إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له وأشهد أن محمدًا عبده ورسوله أما بعد فإن خير الكلام كلام الله وخير الهدي هدي محمد صلى الله عليه وآله وسلم وشر الأمور محدثاتها وكل محدثة بدعة وكل بدعة ضلالة وكل ضلالة في النار. خۆشەویستان و ئازیزان، هەر کەسێک لە ئێمە ماڵێکمان هەیە، بەڵام بە دڵنیاییەوە ڕۆژێک دێت ناگەڕێینەوە بۆ ئەو ماڵەی کە هەموو ڕۆژێک بۆی دەگەڕاینەوە. واتە لە ماڵی خۆمان دەردەچین بە زیندویی، بە جلوبەرگی جوانەوە، بەڵام لەو سەرەوە جەنازەکەمان دێتەوە بۆ ئەو ماڵی کە هەموو ڕۆژێک و هەموو شەوێ بۆی دەهاتینەوە. لە ناو خامێکدا دامانراوە زۆرێک لەو کەسانی کە دەمرن دوای شۆردنیان چەند دەقەیەک ئەیهێنەوە وەلای کەس و کاریان، بە زیندوی لە ماڵ دەرچووین بەڵام بە مردووی گەڕاینەوە بۆ ماڵەوە بەبان شانی خەڵکیەوە. ئەو ڕۆژە لە پێشمانە، کەواتە پێویستە ئاگامان لە خۆمان بێت ڕۆژێک دێت گەڕانەوەمان بۆ ماڵ کۆتایی پێدێت، ناگەڕێنەوە. چەند کەسی ئازیز و خۆشەویستی ئێمە لە کەس و کارمان لە ماڵ دەرچوون بۆ سەفەر بۆ ئیش و کار، بەڵام نەگەڕانەوە مەگەر بە مردووی. ئێمەش ڕۆژێک دێت ناگەڕێنەوە بۆ ئەو ماڵی کە هەموو ڕۆژە بۆی دەگەڕێنەوە. ئەمڕۆ یا بەیانی سەرەمان دێت، کەواتە ئاگامان لە خۆمان بێ و قیامەتی خۆمان لەبیر نەچێت. پێویستە قەدری خۆشەویستەکان و ئازیزەکانی خۆمان بزانین، هەتا لە دەستمان نەداون. بەخوای گەورە کاتێک کە لە دەستماندان بە تەواوی ڕێز و قەدر و حورمەتیان دەزانین، بەڵام پاش چی؟ بەخوا قیمەتی نییە. ئەمڕۆ کەسی خۆت هەیە، دایکتە، باوکتە، براتە، خوشکتە، برادەرتە، خزمتە، دراوسێتە، کێیە؟ ڕێزی لێ بگرە. بەڵام کاتێک کە مرد ئەو کاتە قەدری بەباشی دەزانی، ئەو کاتە دڵت بۆی لێ دەدات، ئەو کاتە بیری دەکەیت، بەڵام قیمەتی نێ تازە ڕۆشت. ئەمڕۆ هەتاکو زیندووە قەدری بزانە، ئەمڕۆ هەتا زیندووە دڵخۆشیکە. کاتێککە ئیمامی عومەر ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ لی درا لەلایەنی کەسێکی مەجووسی ئاگرپەرستەوە، بریندار کرا بە خەستی. عایشە ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ جێگایەکی بۆ خۆی دانابوو لای قەبرەکەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم و ئیمامی ئەبوبەکر ڕەزای خوای لێبێت، چونکە ئێستا سێ قەبرە: پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم، ئیمامی ئەبوبەکر و ئیمامی عومەر ڕەزای خوای پەروەردگاریان لێبێت. بەڵام عایشە جێگاکەی ئیمامی عومەری بۆ خۆی دانابوو، بۆ ئەوەی لای مێردەکەی صلی الله علیه وسلم و لای باوکیا بنێژرێ. بەڵام کاتێ ئیمامی عومەر ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ لەسەر مەرگا بوو، بڕ و فەرمووی ئەگە بڕۆن بە عایشە بڵێن ئەگەر مەجالی تایە ئەو جێگایی خۆی بە من بدات، با من لای ئەوانە بنێژرێم. بەڵێ کاتی هاتم بەلای عایشە ڕەزا و ڕەحمەتی خوای پەروەردگاریان لێبێ، وتیان خەلیفەی ئیمانداران لەسەر مەرگایە، ئەوها دەڵێت. فەرمی وەڵڵاهی بە هیچ کەسێکی نادەم، بەڵام ئیمامی عومەر پیرۆزی بێت. بە زیندوی دڵخۆشی کرد، قەدری گرت، ڕێزی گرت. ئەمجا کاتێک هەواڵە هات بۆ ئیمامی عومەر ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ، خۆشترین مزگێنی، چونکە ڕۆژانە بە ملیارەها و ملیۆنەها موسڵمانان دوعای خێریان بۆ دەکەن و بە هەزارەها موسڵمان دەڕۆنە بەردەمی سەلام لە ئیمامی عومەر دەکەن ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێت. فەرمی ئەلحەمدولیلا، تەواو، ئێستا بیشمرم کێشەم نییە. کاتێکش فەرمووی دوای ئەوەش کە مردم جارێکی تر پێش ئەوەی بمنێژن بە عایشە بڵێن نەک شەرمی لە من کردبێت کە من زیندوم، کە ئێستم دوایەوەی کە من مردم جارە تریش تەئکیدی لێ بکەنەوە. بەڵێ تەئکیدیان کردەوە، فەرمی ئەوە جێگای خۆیەتی پیرۆزی بێت. قەدری ئازیزەکانت بگرە هەتا لە دەستن نەداون.
لەوانە ئیمامی عمر ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ احتیمالی لەو جێگایە نەنێژرای دوای عائیشە ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ خەمی لێ بخواردایە بەس تازە ڕۆشت بەس زیندوی دڵخۆشی نەکرد بۆیە کاتێکە لە دەستماندان بەخوا زۆر لامان خۆشەویستە بن بەڵام قیمەتی چی هەتا ما بۆ ڕێزمان لێ نەگرت قەدری ڕێزی خۆشەویستەکان و ئازیزەکانی خۆتان بگرن ئەوەی کە خۆشتان دەوێت سوێند بەخوا ڕۆژێک دێت شەوێک دێت کۆتابینینی ئێوە دەبێت کۆتابینینی ئێوە دەبێت تەواو ئەیتر دوای ئەوە یەکتری نابیننەوە چەند جار کە سوکاری خۆمان دانیشتوینە لە مەجلیسێکە ئاخر مەجلیسمان بووە یا ئەوان ئێمە نابیننەوە ڕۆژێک دێت یا ئێمە ئەوان نابینینەوە فڵان کەس دوێنێ شۆبەیەک و بووین وەڕا ئێستا مردووە ڕۆژێک دێت بۆ ئاخر جار باوکت ئەبینی یا باوکت تۆ ئەبینێ یا دایک تەبینی یا دایکت تۆ ئەبینێ ڕۆژێک دێت بۆ ئاخر جار براکەی خۆت ئەبینی یا ئەو تۆ ئەبینێ مناڵەکەی خۆت خێزانەکەی خۆت هەموو کەسێکت بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم جبرائیل پێی فەرموو سلامی خوای لەسەر بێ کێت خۆشەوێ خۆشت بوێ ڕۆژێکە بێ لی جێ ئەبیتەوە یا ئەوت لە تۆ جێ ئەبێتەوە کەواتە بزانە ڕۆژێک دێت کۆتابینینمان دەبێت لەگەڵ کەسوکاری خۆماندا بەڵام تەماشا ئەکەین شەوی پێشوو لەگەڵ کەسوکاری و ئازیزەکانی خۆمانە دانیشتە بووین قسەی خۆش دەمە تەقێ پێکەنین بەڵام شەوی دوایی گریان و خەمباری و خەم و خەفەت نەمان بینی گشتمان شەوی پێشوو لەگەڵ باوکمان نابووین لەگەڵ دایک و برا و کەسوکارمان نابووین خوشکەکەم لەگەڵ مێردەکەیا بوو مێردەکە لەگەڵ خێزانەکەیا بوو لەگەڵ منداڵەکانیا بوو خۆشی و شادی نان خواردن و قسەی خۆش شەوی دوایش گریان و شیوەن و خەمباری و بێتاقەتی و کزیماتی کەواتە ئەو ڕۆژە لە پێشمانە ڕۆژێک دێت کۆتا دانیشتنی ئێمە دەبێت لەگەڵ کەسوکارماندا کەواتە خۆمان بۆ ئەو ڕۆژە ئامادەکەین خۆشەویستی خوا فەرمی صلی الله علیه وسلم عاقڵترین کەس ئەو کەسەیە خۆی بۆ دوای مردن ئامادەکات بە دڵنیایەوە ئەمانی کە باسی دەکەم گومانی تێدایە هیچ کەسێکی کافر و مسلمانش گومانی لەمەدا نییە هەمووی دێت بەخوا ڕۆژێک دێت خۆشەویستان ئازیزەکان و خۆشەویستەکانی خۆمان لەدەست ئەدەین و زۆریش بیریان دەکەین تەماشاکەن پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم نزیکی دوای 50 ساڵ 45 بۆ 50 ساڵ ئەگەر زیاتریش نەبوو بێ هات سەردانی قەبری دایکی کرد لە حەدیث صحیح مسلم دەهاتوو ئیمامی ئەبوو هورەیرە ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ دەفەرمێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم سەردانی گۆڕەکەی دایکی کرد کە لە 6 ساڵیە بەجێ هێڵا منداڵ بوو پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دوای نزیکی 45-50 ساڵ بۆ دایکی گریا دەستی کرد بە گریان ئەفەرمی ئێمەش هەموومان دەستمان کرد بە گریان کەواتە ئەو کەسێک کە ئازیز و خۆشەویستی تۆیە ئەو کەسێک کە خۆشتەوێ کەسی تۆیە ڕۆژێک دێت بە دڵنیایەوە بیری دەکەیت بە ناوی هێنانی زۆر جا دەستەکەی بە گریان ئەو تا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دوای ئەوەندە ساڵ کاتی ئەچێ سەر قەبرەکەی دایکی ئەگری بۆی ئەگری کەواتە ئەبێ ئەو ڕۆژەمان لەبیر بێت خۆشەویستان بەخوا شەوێک ڕۆژێک دێ بە سەرماندا یا خۆمان یا ئازیزێکمان جارێتر لەو ماڵەدا جێگای بۆ ڕاناخرێت تەواو فڵان کەس جێگاکەی کۆکرایەوە ئەوە جێگاکەی باوکمە چۆڵەتەوە ئەوە جێ دایکمە چۆڵ بوو ئەوە جێگای خەوتنی براکەم بوو خوشکەکەم بوو کچەکەم بوو کوڕەکەم بوو مێردەکەم بوو خێزانەکەم بوو ئابە و شێوەیە هەمومان لە بیرمان دێتەوە جێگامان بۆ ڕاناخرێت جارێت لەو ماڵەدا شەوێ تەواو چەند ساڵە جێگامان بۆ ڕاخرا شەوی پێشوو لەسەر سیسەم لەسەر دۆشەک سەر لەسەر سەرین بە جلوبەرگی جوانەوە دەخەویت بەتانی بەسەرتەوەی لێفە بەسەرتەوەیە بەڵام شەوی دوایی
لەکوێدایی لەناو خۆڵدا سیسەمەکە و دۆشەکەکەت خۆڵە، سەرینەکەت خۆڵە، جێگات لە ماڵەوە بۆ ڕاناخرێ، کۆتایی پێهات. ئەو سەفەرێکە لە دنیادا کردت کۆتایی پێهات، سەفەرێکی تر لە پێشتە. کەواتە ئەو ڕۆژت لەبیر نەچێ براکەم خوشکەکەم کە سەرینەکەت و جێگاکەت لە خۆڵە، سەرت خۆڵە، هەموو لات خۆڵە، ڕاستت چەپت هەمووی خۆڵە. کەواتە ئەو ڕۆژە دەبیر نەچێ براکەم خوشکەکەم. یا ڕەبی خۆیان هیدایەتمان بدەی، ئاخرمان بەخێر بگێڕی لە گوناهی دایک و باوک و مردوەکانمان خۆش بێ. بەخوا ڕۆژێک دێ براکانم بەسەرماندا بە باسکردن و ناوهێنانی ئازیزێکمان دڵمان ژان دەکات، خەمبار دەبین، بێتاقەت دەبین. جا ئەگەر لە دنیادا کەسێک ئازاری کەسێکی دابێ، ناڕەحەتی کردبێت، زۆر خەم دەخوات، زۆر خەمبار دەبێت. شەوێک بە دوای جەنازەیەکەوە بووین، خوای گەورە لێی خۆش بێت، کەسێک لەو کەسانەی کە لەگەڵ خۆمدا بوو هەر ئاخی دەکرد و ئۆفی دەکرد و خەمی دەخوارد، هەناسەی هەڵدەکێشا. وتم فەڵان کەس بۆوە هەناسە هەڵدەکێشی، گوتی زۆر عەزێتی ئەم پیاوەم داوە، زۆر ئازاریم داوە، ئێستا ئەو وجدانم ئازارم ئەدات، زۆر عەزێتیم دا، زۆر ناڕەحەتم کرد، زۆر خەمم دا پێی، ئێستا بێتاقەتم، بەس تازە کار دەکات ترازە، نە تازە بە ئاخ و نە بە ئۆف و نە بە هەناسە هەڵکێشان تازە ناتوانیت ئەو کەسە دڵخۆشکەی، چونکە ئەو کەسە لە دەستدا. بۆیە ئەگەر لە خۆت بێ قەدریان بزانە هەتا زیندون. بەخوا ڕۆژێک دێ داوای لێبوردن دەکەی بەڵام فریان ناکەویت، چونکە لە ناکاو کاتێک دەزانی تەلەفۆنت بۆ کرێ فڵان کەس مرد، تەواو فریای گەر نازاوی لێ بداوە لێبوردن ناکەوی، چونکە کار لە کار ترازاوە. هەمومان هەواڵمان بۆ نەهاتووە، لە پڕێکا تەلەفۆنمان بۆ هاتووە فڵان کەس مرد، هەمومان بۆمان نەهات. لەوانەشە ئەو کەسە حەقی لامان بوو بێ، بەڵام فریای ئەوە نەکەوتین گردنی خۆمانی پێ ئازاکەین. کەواتە براکانم خوشکەکانم ئاگاتان لە خۆتان بێت، پێش ئەوەی لە دنیا دەرچین با ڕێز و حورمەتی یەکتری بگرین. دەڵێم ڕێز و حورمەتی خۆشەویستەکانی خۆت بگرە، ئازیزەکانی خۆت بگرە، چونکە بە دڵنیاییەوە ڕۆژی نەمانی ئەوانیش لە پێشتە، ڕۆژی نەبوونی ئەوانیش لە پێشتە. ژیانێک دەبێتە سەر بەڵام لەگەڵ ئەواندانە. دەی هەر کەسێک لە ئێمە بیرەکەینەوە، هەر کەسێک لە خۆمان بیرە بکەینەوە، چەند ساڵێک لەمەوە پێش لەگەڵ فڵان و فڵان و فڵان و فڵانە دانیشتین، ئێستا کوان چیان هات؟ ڕۆژێ بوو لەگەڵ باوکی خۆمانە دەماتە قێمانە کرد، خوالیان خۆش بێ، کوان دایکمان خوالیان خۆش بێ، فڵان کەسی برات، فڵان کەسی خوشکت، کوا چیان لێ هات؟ ڕۆژێک لە پێشتا بەبێ ئەوان ئەژیت، ژیانی بێ خۆشەویستان و ئازیزەکانش لە پێشتا. جا ئەمڕۆ قەدریان بزانە، ئەمڕۆ ڕێزیان بزانە پێش ئەوەی کە لە دەستیان بدەیت، چونکە ڕۆژێک دێت بەبێ ئەوان دەژیت، ئەوان ڕۆشتونە بەلای قیامەتی خۆیانەوە، خوای گەورە لیان خۆش بێت. ڕۆژێک بوو لەگەڵیاندا ئەنیشتی، بەڵام ئەو ڕۆژە کۆتایی پێدێت. ژیانێک دروست ئەبێ بێ دایک بێ باوک، جاری وای بێ پیاو دەبێ، خوشکێک پیاوێک خێزانی دەمرێ، کەسێک کوڕەکەی لە دەست ئەدات، کچەکەی لە دەست ئەدات، برای لە دەست ئەدا، خوشکی لە دەست ئەدا. ئەمە ژیانێکە لە سونەتی حیات وایە. ئەو ڕۆژەمان لە پێشە کە بەبێ هەندێک لە ئازیزەکانمان دەژین. ڕوو دەکەمە خوشکە بە ڕێزەکان دەڵێم ڕێزی پیاوەکانتان بگرن، ڕوو دەکەمە پیاوە بە ڕێزەکانیش دەڵێم ڕێزی خێزانەکانتان بگرن. بەخوا هەرچەنێ ڕقت لێ بێ خوشکی بە ڕێزم، برای بە ڕێزم، ڕقت لە پیاوەکەت بێ، ڕقت لە مێردەکەت بێ، کاتێک کە مرد بەخوا خۆش دەوێ، بەخوا کاتێک کە مرد بیری ئەەکەی بێ ئەویت پێوە دیارە بێت. چەند کەس زانم دوعای لە پیاوەکەی دەکرد، ئێساڵی خۆزگای هەردوو قاچی نەمای بەزر ناومانە بووایە، دوعای لێ دەکات. زۆر جا دەبینین بە تایبەتی بە تەمەنەکان ژنەکە دوعا لە پیاوەکە دەکاڵە کێمری، ئەو دەڵێ تۆ کێمری نەجاتمان بێ، بەس کاتێکیش کە ئەمرێ بە 2-3 ساڵ ئەپووکێتەوە ژنەکە یا پیاوەکە، چونکە تەئسیری لێکە. ئەڵێ خوای بکرایە بەس ژنەکەم بمردایی چم ناویست، ئەوڵێ بەس پیاوەکەم بمردایی چم ناویست، بەس کاتێکیش کە ئەمرێ تەماشاکەن.
زۆر متابعێ و مەسەلەم کردووە ئافرەتی بەتایبەتی وانەی کە تەمەنێکیان هەیە کاتێک کە پیاوەکەیان ئەمرێ جارێ بە 5 ساڵ بەقە 15 ساڵ 20 ساڵ دائەکەوێ پیاوەکەش بە هەمان شێوە ئاواتیشانەوە بۆ لە یەکتری جیابنەوە بمرن یەکێکیان بەڵام کاتێک کە دەمری بەخوا بیری دەکەی بەخوا بێ ئەویت پێوە دیار ئەبێ ئەمڕۆ ڕێز و حرمەتی یەکتری بگرن ڕۆژێکە بێ بێتاقەتە بی بۆی خەمباری بۆی بێتاقەتی بۆی ئەگریت والله من ئافرەتی پیرەژنی وان بینیوە هەزارەها جار دوعای لە پیاوەکەی دەکرد بەڵام کاتێکیش کە مرد بۆیە گریا دوای ساڵێکیش بیرێکەوە ئەگریا بۆی هەتا ما بوو دوعای لێ کرد بۆیە ئاگات لە خۆت بێ ڕێزیان بگرێت چونکە هەرچەندێک خراپن ڕۆژێکە بێ خۆشیانە دەوێت ڕقت لیان نابێت بیریشیان دەکەی لە کۆتاییدا دەڵێم ئەی ئەو کەسانەی کە ژیان لە خەڵکی دەکەنە دۆزەخ ئەو ژنانەی کە ژیان دەکەنە دۆزەخ لە پیاوەکانیان ئەو پیاوانەی کە ژیان دەکەنە دۆزەخ لە خێزانەکانیان ئەو کەسانەی کە ژیان دەکەنە دۆزەخ بۆ هەندێک کەس لە کەسوکاری خۆیان و نزیکی خۆیان و دراوسەی خۆیان پێیان دەڵێم تۆ کاتێک کە ژیان دەکەیتە دۆزەخ و ناخۆشی و ناڕەحەتی بۆ خەڵکی چۆن لە ڕوودێ داوای بەهەشت دەکەی لە کاتێکە ژیانی خەڵکیت کورتە دۆزەخ أزاي بيغمري خوات صلى الله عليه وسلم شيء أفرمي إن الله يعذب الذين يعذبون الناس في الدنيا خواي قول لقيامة عذابي أو كسانة أدا سزاي أو كسانة أدا كلا دنيا دا عذابي خلقيان داوا عذابي خلقي داوا خوا عذابت أدا لرجي قيامته كواتا أجدت للرد يا باسي بهشت بكي داوي بهشت لخواتكي جياني خلقي مكة بدوزخ ژیان لە خۆت شتێک مەدە و لە ئەوان شتێک مە چونکە خوای گەورە عەزابی کەسانێک دەدا کە لە دنیا عەزیەت و ئازاریان بۆ خەڵکی هەبووە ئیتر هەر کەسێک بێ عەزیەتی بدەی لە خۆڕایی ناحەق بی زڵمی لێ بکەی عەزیەتی بدەی بە دڵنیایە خوای گەورە عەزابت ئەدا لە کۆتاییدا دەڵێن با بە خۆماندا بچینەوە ئەمڕۆ قەدری یەکتری بزانین دوای مردن ئەسەف و مەدەحکردن قیمەتی نییە ئەمڕۆ گرنگە بە خۆشی بژی ڕێزی ئازیزان و خۆشەویستانی خۆت بزانە بۆ ئینشاڵڵا لە دوای مردنیان ئەوان بە ئیزنی خوا بەختەوەر بن و تۆش بەختەوەر بی تۆ دڵخۆش بی کە عەزیەتیان نەداوە چەندێک خۆشە ئینسان لە دنیادا کاتێ دەڵێ سپاس بۆ خوا تا ئێستا ئێش و ئازاری باوکو و دایکم نەداوە دای چەندێک خۆشە چەندێک مرتاحی خۆ ئەگیان سپاس بۆ تۆ کە من باوکم مرد لێم ڕازی بوو دایکم مرد لێم ڕازی بوو سپاس بۆ خوا ئازێتی فڵان کەس و فڵان کەسم نەداوە مناڵی خۆم نەداوە ژنی خۆم نەداوە مێردی خۆم نەداوە ئەمە دڵخۆشیە بەختەوەریە بۆ تۆ هەر کەسێک بەم شێوەی بە ئینشاڵڵا بەختەوەر دەبێ هیوادارم هەتا ماوین قەدری یەکتری بزانین چونکە ژیانی بێ ئازیزان لە پێشمانە ڕۆژێک دیش بەخوا ماڵ بەجێ دەهێڵین خواحافیزی لە ماڵ ناکەین چونکە ئێمە بۆ شتێت ڕۆشتوینە بەڵام جەنازەکەمان دێتەوە بۆ هۆنێ خواحافیزیمان کردبێ و تەواو بەتەمای گەڕانەوە بین نە خواحافظي ما نقول ببي خواحافظي كوتاي بجيان مانديت اللهم اغفر للمؤمنين والمؤمنات والمسلمين والمسلمات الأحياء منهم والأموات من أهل السنة والجمعة والجماعات يا ربي خويا شفاي نخوش كان من بدي بتايبتي أواني دواي دعاء خيريان كدوا خويا أواني نخوش شفايان بدي خويا شفايان بدي خويا شفايان بدي أواني قرزاريان بودا بركي أواني كيشو مشكلان خويا بويان حلكي خويا رزق حرمت من بيبخشي آمين 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 وصلى الله على محمد وآله وصحبه أجمعين.